بله بشکل ما ایکانیزم که داسر ما در کفت همه بناوی خود مزون و دلوان پی خوشحالین که خبر افروکه دبر جواندیا بیجین کسو کارت وان دابو یا بدل ما او بویا که افروکه کسا آزاد ببانه و بگو نه در چوبانه بس دگلوی چنده دا که بریارا دادگه بو زندانی کرنا 2 سالا بوان گرتیا همیا هر 50 در چو دگلوی چنده دا یا باش اوه که اف گرتیا ده مشمول بن ماده 331 و 332 دال برگادوی که آماجه بوی چنده دتن که اف کسا ده مشمول بن ماده افراش شرطی 6 هیوا دجوا کسا گرتن اوه بوماوه هیوه کادیتر زیدتر نامینن و اف کسا همید آزاد بن اف هر 5 کسا سپاس بو خوده و دست خوشیل هوت کن روزانه آماده بونا و دگل مدا بس توضيح شيء دبي بس دبي مانجا سيروج بس خلك دربتي كاكا سيروج دربتي باش اكتسابي درجه قطعي او جدز بركه كان افراش شرطي دكين لو يعني هم رايقش ايش بيزانن دبي سيروج توابي او رك قرارك درسوا لسبيني راس سيروج حساب دكين بلاي بنبري ورقه قرارك او كاد بركه كان افراش شرطي دكين او ايش بيش روج دخاني يعني حساب كان ان شاء الله بو مانجا وحور روج ديك وانا لا له ان شاء الله بله سيدا والله اوتومات بله كان بك رمضان جواب بله اگر هم بحث تهمت بکن وکو همین دیتره هر ریف ماده 1/21 سال 2003 کو ماده اف ماده 156 یه قانون عقوبات عراقی مدویت ریکا مایی که تو وی ماده بیجم گلک کساش میدیاکارا و کسی سیاسی پسیارش میکریا وکو رمضان ارتیسی تو گلک اهتمام دیوی بابتی مدویت از بجمه و همیا و بجمه و کسای دوی پسیارش مدکن لسال 1976 بابه من یک جوان کسی سیاسی هاتیا گرتن لماده 156 لزندان ابو غریب بابه من هاتیا حکم کرن مؤبد و حتی بابه من وفات بوی سرانسری عراقی وی دمی یک پارزر نبو به دفاعش بابه من که تو دادگاه برهف ببتن افرو کب شانازی و بو من خوشه از ارکه که وی کاتی بابه من پیتوی افرو که بجیب کن بوانا وکو دگل گروپه که پارزرین خو بخش بین بروانی جماعت 156 بکم لهرم کردستانه بنای خواهی بخشنده مهربان اما امرو جماره گندم پرلمان کان علی حمد صالح روبا خان کا کاروان کا ذکری گلستان خان دکتور شایان و خاتو آشنا تقریبا هجدن لقل ما وصع علي حمد صالح هجدن دا برلمان آماده بوين براسي من لجيانم خلقي آبي توانم نبينيوه وهرگيس نمبينيوه خلقيك لسر شتانيكي ياسايي كما في آسايي هر هاولاتيك لكردستان صالك و 6 مانگ دزگیر بکره اما گومان لا هوالداري نهاني گرد که هیچ یان آماده نبون گومان لدو شاید گرد که هیچ یان آماده نبون واتا ایفاده کانیان گومان لإفادەی هەر 5 تۆمەتبارەکە کرد هەر 5 گەنجە ئازادی خوازە ئینسانە پاکەکەی شیرازێ کرد بچووکترین تاوانیتیانە بوو و تاکە تاوانێک هەیەە ئەوەیە کە لەسەر خۆپشاندانی شیرازێ گیراون و ئەوەیە گوایە گروپیان هەبووە لە واتسئەپ و لە ئینستاگرام و لە فەیسبوک گوایە ڕەخنەیان گرتووە لە حکوومەت گوایە دژی گەندەڵی بوون گوایە دژی خراپەکاری بوون لە کاتێکە تەنانەت پەیجەکانیش ئامادە نەبوون واتە خۆ ئەگەر پەیجەکەشیان هەبوایە ئەمانتوانی بزانین لەم پەیجانە چیان نووسیوە تەنانەت پەیجەکانیش نەبوون خۆیان ئەنجومەنی ئاسایش چوون لێکۆڵینەوەیان کردووە ئەو پەیجانە هەر بوونیان نییە یعنی لەسەر 2 پەیج لە ئینستاگرام و فەیسبوک کە پەیجەکانیش بوونیان نییە ئەم گەنجانە ساڵێک و 6 مانگە لە زیندانن و هەموو ئەو تۆمەتانی ڕوبەڕوویان نەکرایەوە ئەوەیە کە ویستویانە خۆپشاندان بکەن ویستویانە یا هەوڵیان داوە خەڵک هان بن بۆی خۆپشاندان بکە و ناڕەزایی دەربڕێ بەرامبەر ئەم حکومەتە ئەگەر ئەمە تۆمەت بوو بێ بەرامبەر بەم گەنجانە ئەبێ 100,000 گەنجی کورد ئێستا بکەیتە ژوورەوە لەسەر ئەوەی کە باز لە گەندەڵی حکومەتەکەن باز لە خراپەکاریەکەن کە حکومەت بەرامبەر بە هاوڵاتیانێکە باسی ئازادیەکانەکەن باسی نان و ئاو و کارەبا و سوتەمەنیەکەن ئەوەی ئەم گەنجانەی لەسەر گیرابوو بەڕاستی ستەم بوو سوێند بەخوای گەورە سوێند بەخوای گەورە جارێکی تر سوێند بەخوای گەورە ئەم 5 گەنجە کە 2 ساڵ سزا دران هیچ تاوانێکیان نەکردووە
هیچ خراپەیەکیان نەکردووە و ئینسانی پاک و گەنجی بێلایەن تەنانەت سەر بە هیچ حیزبێکی سیاسیش نین و بچووکترین بەڵگەنیە بچووکترین تۆمەتیان لەسەر ساق بکاتەوە بۆیە ئەمە زوڵمی سیستەمی دادوەری بوو لێیان بە تایبەت هێشتنەوەیان ساڵێک و 6 مانگ بەر لە قۆناغی دادگا سیستەمێکی زۆر گەورە بوو لە دەرەوەی یاسا لە دەرەوەی مافی مرۆڤ لە دەرەوەی بنامەکانی ئازادی کە خەڵکی کوردستان لە پێناویە باجیدا لە پێناویە قوربانیدا لە پێناویە خوێنی ڕشت ئەسڵەن ئێمە ڕاپەڕینمان بۆ ئەوە کرد ئینسان ئازاد بێ لە قسەکردن نەوەکو تەنانەت بە تۆمەتی ئەوەی کە گوایە پەیجێکی لە فەیسبوک ویستێتی ڕەخنە بگرێ ساڵێک و 6 مانگ زیندانی بێت زۆر سڵاو و ڕێز بوو هەمی خەلکی کوردستانê سڵاو و ڕێز بوو با دینا خوڕاگەر سڵاو و ڕێز بوو شێلادزەیە قەهرەمان ئەڤڕووکەمە وەکو بەشێکی پەرلەمانتارە وەکو برادران بەحەسکێ مە بەشداریە دادگەهێ کرد بوو چاودێریکردنا ئەvê کەیسا 5 زیندانیت شێلادزێک و ئەvە ساڵێک و 6 هەیڤە هاتینە زیندانیکردن ڕاستی ئەوە مە بچاوێ خودیتی وەکو پەرلەمانتارە بەحەسکرێ هەندێک تومەت بوو هەڵبەست بین ئاسایشێ بەبێ ئاگاداریەوە ئەو تومەتە هەمووی دوورن لە ڕاستی ئەوەنە هەموویان ئەو تومەتە ڕەتکردنەوە هیچ ئەسل و ئەساسێک بوو نەبی ڕاستی ئەو هەر 5 کەسە یەت هاتینە ئەشکەنجەدان یەت هاتینە ئەشکەنجەدانێکە بهێز ڕاستی غەدرێکە زۆر مەزنیاڵێ هاتیەکردن ئەvە بوومەوەی 2 ساڵە هاتنە حکومکردن ڕاستی مە چاوەڕێت کرد بێنە ئازادکردن چونکی ئەوان گەنجە وەکو برادەرەوە بەحەسکرێ هیچ شتێک لەسەر نەبوو یەک لەوان کادری یەکەتی نیشتمانی کوردستانە وەکو حزب ئێوە چیتان کردووە بۆ ئازادکردنی لە ماوەی ڕابردوودا ساڵێک و 6 مانگە لەوەیە ڕاستی ئەم خۆ حساب بکەین وەکو نوێنەرێت هەموو خەلکی کوردستانی یەک کادری یەکەتی نیشتیمانی کوردستان بیت و کادری هەر پارتێکی لەسەر ئازادی بێتە گرتن ڕاستی ئەم دێ پشتەوان بین مە وەکو بەشێکی زۆر لە پەرلەمانتارە بەێ ئەم بەردەوامین مەسەرەدانێت هەمووان یەتکرێ ئەم بەردەوامین دیوچونێل دوو بکەن هەر کەسێکی بێتە زیندانیکردن لەسەر هەر تومەتێکی بیت ئەم دی چاودێریکەین ئەڤڕووکەمە چاودێری ئەوان کەیسا کرد بوو مەدیاربی هەموو خەلکی کوردستانی شاگادارکە ئەvە بێ بەڵگە هات بینەگرتن ئەوانە تۆمەتبار بوون کام ڕۆسی زادران بەناوی خدای گەورە مێرەبان تەڵعان زیاد لە ڕەفیقەکانم من دەمێ باسی پرسێکی گرنگ بکەم ڕۆکە پرسی ئازادی ڕادەربڕینە کە لە هەرێمی کوردستان بەداخەوە کە دەبینین پاشەکشێشی گەورە لە پرسی ئازادی ڕادەربڕیندا هەیە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان جگە لە کارەساتێکی دادگاییکردن شتێکی تر نەبوو ئەم گەنجانە کۆمەڵێک گەنج کە هیچیان تەمەنیان نەگەشتە 30 ساڵ کە بارەزرە بەرزەکانی شکاک بەشداروان باسییان کرد کە تەمەنی هیچیان تەجاوز 30 ساڵی نەکردووە لەسەر کۆمنتێکی فەیسبوک ئاخر دەسەڵاتێک لە کۆمنتێکی فەیسبوکی گەنجێکی دلێر و ئازای شیلاتزێ بترسێت وەڵڵا کارەسات چاوەڕێی دەکات ئەوەی کە ئێمە دەیبینیم بە بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتی بە بەرچاوی نوێنەرین وڵاتانی نێودەوڵەتی کۆنسڵخانەکان بە بەرچاوی ئێمەی پەرلەمانتارەوە کە دەگوزارێت جگە لە تۆمەت بەخشینەوە لەسەرەوەی کە گەنجێک تو کۆمنتێکی نووسوە لەسەرەوەی کە گەنجێک ڕەخنەی گرتووە لە سیاسەتی حکومەت لەسەرەوەی گەنجێک ناڕازیە لە ئەدای حکومەت هەرێمی کوردستان لەسەر نازۆری و نادادی ئەشکەنجەدانێک بە جۆرێک کە تعزیبی بدەیت بە شێوەیە کە کارەبای لێ بدەیت ئاوی ساردی پێدا بکەیت ئەشکەنجەدانی زۆرا و زۆر کە خوان لەو قاعی محکەمە باسییان کرددانیان پێدان لە بەردەمی دادوەردا بۆیە من باسی ئەوە دەکەم کە ئەم زۆرە عەقڵیەتە تۆتالیتاریانی ئێستا لە هەرێمی کوردستان وجودی هەیە و حکومڕانی هەرێمی کوردستان دەکات مەستاتێکی گەورە چاوەڕێی هەرێم دەکات بە عەقڵیەتە و من لێرەوە ڕای دەگەێنم کە ئامۆژگاریەکی حکومەت هەرێمی کوردستان دەکەم کە ئەم زۆرە عەقڵیەتە حکومەت هەرێمی کوردستان ناگەێنە بە هیچ شوێ جگە لە پاشەکشێشی گەورە و دروستکردنی لەکەیەکی گەورە بەسەر ئازادی ڕادەبڕینەوە لە هەرێمی کوردستاندا ئەمانە تاوانبار نین من لێرەوە فەخریان پێوە دەکەم کە کۆمەڵە گەنجی ئازای وڵاتەکەم دلێرانە دێنداوای حەق و مافەکانی خۆیان دەکەن ئەمە زەی شانازین ئەمان دەبێت شانازیان پێوە بکرێت نەک بخرێنە سوچی زیندانەوە زیندانی بکرێت سپاس بۆ ئەو دەستان